خاتون سڵاو لێ بێ ئەمڕۆ بە جلوبەرگی ئاڵوواڵای کوردیەوە خۆی گۆڕیەوە پەیامت چییە لەم ڕۆژەدا؟ سڵاو لە تۆش جەژنی نەورۆز لە هەر چوار پارچەی کوردستان کورد لە هەر شوێنێکی دنیا هەیە پیرۆز بێ لە تۆش پیرۆز بێ. جەژنی نەورۆز تا چەند بەلای تۆ گرنگە؟ وەڵای ئەمە بۆنەیەکی نەتەوایەتی هەموو مرۆڤێ پێویستە تەبعەن ئێمە هەمومان مسڵمانین بەڵام نابێ بۆنە نەتەوایەتیەکانیش لە یادکەین وایە پێویستە ئێمە کولتور و بۆنەی نەتەوایەتی خۆمان هەرگیز لە یاد نەکەین. چۆن ئامادەکاریت کرد بۆ ئەم ڕۆژە یاخود بۆ سبەینی ئامادەکاریتان کردەوە بۆ بچن بۆ سەیرانگاکان؟ وەڵی هەرچەند تۆزێ دوو دڵ بووم لە بەرەوەی بە ڕۆژوو بووم بەڵام بەڕاستی پێویستە هەموو کەسێنەتەوەی خۆی خۆش بێ لەبەر خاتری گەلی کورد و لەبەر خاتری ئەوەی کە کوردم هەستام بە زمانی بە ڕۆژوشەوە تەبعەن ئەم جلە کوردیم پۆشی کە ئەمە جلێکی لە ناو نەتەوەکانە پێم وایە ئەمە جوانترین جلە بەلای منەوە جلی کوردی. چۆن بۆ خۆت گۆڕی بۆ شێوازە خۆت ڕازاندەوە بۆ ئەمڕۆ؟ وەڵی من زۆر گرنگی بە جلی کوردی ئەمەیتر پێم خۆش بوو ئەمە شۆک و ئەم کڵاوەی سەرمەک و عادەتێکی یعنی کە پێشتر ئافرەتانی کورد لە سەریان کرۆ منیش پێم خۆش بوو. چەند دەست جلی کوردیت هەیە؟ وەڵاهی زۆرم هەیە زۆریش نییە ئەوەنە بەس مەسەلەن وەجبەی ئەکڕم ئەوانی کە لە ناوەیەم ئاواهی بەس ئیتر وەڵی لەوانەیە 15 دەسم هەبێ.